سەبارەت بە گرژی و ئاڵۆزیەکانی عێراق و بە تایبەتیش گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو دەربازبوونی عێراق لەم تەنگەژە سیاسی ئێستا تێکەوتووە. من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز کاکەمین نەجار ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان لە ئەستۆدیۆ لەگەڵمان دەبێت. کاکەمین بەخێربێ. سپاس. پارتی بەنیازی چییە؟ لە هاوپەیمانی سێقۆڵی بوو، ئێستا هاوپەیمانێتێکە نەماوە. ئەمڕۆژ ئامری هاتووە لەگەڵ سەرۆک بارزانی و سەرۆکی حکوومەت کۆبوونەوەی ئەنجام داوە. لەمە دووە پارتی بەنیازی چییە؟ ئەوێ چی بکات بۆ حکوومەتی عێراقی؟ ئەروکو ئاگادارن ماوەیەکی زۆر هەڵبژاردن کرا، هەڵبژاردننی پێشوەختەی عێراق، بەڵام تا ئێستا نەتواندرایە حکوومەت پێک بهێندرێ، ماوەکی زۆری بەسەر چوو. ئەویش لەبەر ئەوەی بە تایبەتی ناوماڵی شیعە کۆک نەبوون لەسەر پێکهێنانی حکوومەت. خۆتان ئاگاتان لێ بوو ئەو هاوپەیمانی ئێمە هەمان بوو لەگەر سەدرەکان و سوننا حکوومەت نەمانتوانی پێک بینن بەڕاستی لەبەرەوەی نەمانتوانی 220 کورسی کۆ بکەینەوە. بە پێی یاسایەکە ژوایە کوتلەی یەکەم ئەگە نەیتوانی حکوومەت پێک بینی دەبی کوتلەی دوم تەکلیف بکرێت. ئێستا زیاتر ساحەکە لە تۆپەکە لە ساحەی هاوپەیما ئەوە ئیتاری تەنسیقیە، ئەوانەگە بتوانن حکوومەت پێک بینن. بەڵام لەبەر ئەوەی کە ڕوتی سەدریش خۆتان دەزانن ڕۆژانە خەریکی خۆپیشاندان و خەڵکەکی زۆریان کۆکردەوە داوای حەلکردنی پەرلەمان دەکەن. بۆ ئەوەی کێشەکە تا ئێستا مایتەوە نەتواندرایە حکوومەت پێک بینن و نەتواندرایە پەرلەمانیش هەڵبۆشێنەوە. ئێوە بەنیازی چین بۆ لەگەڵ چوارچەوەی هەماهەنگیە؟ ئایا لەگەڵ ئەوان ئەچن حکوومەت پێگەهێنن یان ئێوە چوارچەوەی هەماهەنگی ڕەتەکەنەوە؟ نە، ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان و دەتوانم بڵێم وەکو کوردیش بەعام چاوەڕوانمان کرد، ئێستاش چاوەڕوان دەکەن بزانین نێو ماڵی شیعەتی لێدێ. بەڕاستی ئێمە نامانەوێت بینە تەرەف لە نێوان کێشەی ئەو دوو تەرەفەی کە شیعی نەکێشە لە بینیتیان لەسەر پێکهێنانی حکوومەت. بۆ بەڵام هاوپەیمانیتان هەبوو؟ هاوپەیمانیمان هەبوو، بەڵام خۆتان دەزانن سەدرەکان لە پەرلەمان تەرەفێکتان هەڵبژاردووە؟ تەرەفێکمان هەڵبژاردە بوو، بەڵام ئەو تەرەفە لە پەرلەمان کشانەوە کە لە پەرلەمان کشانەوە حکوومەتیان تەشکیل نەکرد. ئێستا ئیتاری تەنسیقی خەریکی تشکیلکردنی حکوومەتە. ئەجا ئەوەش بەڕاستی وەزعی عێراق زۆر ئاڵۆزە. ئینسان نازانی ئایا ئیتاری تەنسیقی دەتوانی حکوومەت تشکیل بکایان ناتوانی، و پەرلەمانیش دەرگای پەرلەمان گیرایە، ڕۆژانە خۆپیشاندانە لە بەردەرچی پەرلەمان. ڕەنگە ئاسان نەبی کۆبوونەوەی پەرلەمان لەوێ بکرێت. هەرچەندە بەرچاوڕوونیتان نییە ئێوە وەکو پارتی؟ نیەتێک هەبوو پەرلەمان لە شوێنێکی تر لە شارێکی تری عێراق کۆبوونەوە بکە، بەڵام دیسان ئەویش نەکرایە. ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان پێمان باشە نێوماڵی شیعە بگەنە ئیتیفاقێک لە نێوەی خۆیان و حکوومەت تشکیل بکەن. ئەگەر ئەو کاتی ئیتیفاق کرا و دەست بە تشکیلی حکوومەت کرا، ئێمەش دەچینە ناو. ئەگەر نەگەیشتە ڕێککەوتن ئێوە چیەکەن؟ ئەگەر نەگەیشتە ڕێککەوتن ڕەنگە پەرلەمان هەڵبۆشێتەوە، چونکە دەبێت چارەسەرێک بکرێت، یان حکوومەتێکی موقەت دابنێن ئیتیفاقی لەسەر بکەن نەبوو مدەک ئەو حکوومەتە لەگەڵ دووبارە ئەو حکوومەتە دەبی هەوڵ بدا هەڵبژاردنێکی تر بکرێتەوە کە هەڵبژاردننی تر کراوە. ئەو کاتە دیسان کوتلەی گەورە تەکلیف دەکرێت بۆ تشکیلی حکوومەت. پارتی لەگەڵ چییە؟ پەرلەمان هەڵبۆشێتەوە هەڵبژاردن بکرێ یان حکوومەت پێک بهێنرێ؟ پارتی کێشەی نییە لەگەر ئەوەی حل بکرێ، مهم ئەوەیە حلێک دروست بیت، چونکە وەزعی عێراق ئاڵۆزە ئێستا بەڕاستی زۆریش ئالۆزە، یانی بتەوێت تەحلیلی وەزعەکە بکەی ئاسان نییە. هەڵوەشانەوەی پەرلەمانیش ئاسان نییە، چونکە هەڵوەشانەوەی پەرلەمان ڕێکاری خۆی هەیە. هەر پەرلەمانیان دەبی سەرۆکی حکوومەت داوا بکە بە موافقەی سەرۆکی کۆمار و پەرلەمانیش دەنجی بەس دەتوانن. ڕێز وزەرا دەتوانی داوای هەڵوەشانەوەی پەرلەمان بکە بە موافقەی سەرۆکی کۆمار، بەڵام ئەو کاتیش دیسان دەبی پەرلەمان خۆی دەنگ بدا، خۆی هەڵوەشێنێتەوە. کاربەڕێکەر دەتوانێت پەرلەمان هەڵوەشێنێتەوە؟ نا هەڵناوەشێنێتەوە. ئەو داوا دەکا لە بۆ سەرۆکی کۆمار، سەرۆکی کۆمار داوا لە پەرلەمان دەکا، پەرلەمان دەبی کۆبتەوە بە خۆی حل بکە. جاوا ڕوو دەدات؟ وەڵڵا ئاسان نییە. ئەوها ئاسانی دەستبەرداری دەسەڵات دەبن؟ نا ئاسان نییە، ئەویش ئاسان نەویش زەحمەتە، یانیش دەبی پەرلەمان بە خۆی حل بکە. ئەوان لەگەڵ چوارچەوەی هەماهەنگیە هەیە گەر حکوومەت پێک بهێنێ ئێوە وەکو پارتی؟ ئەمە نەمانویستێ بچینە ناو مشاکلی نێوان ئەوان، نەچێشەمان لەگەر چوارچێوەی هەماهەنگی هەیە، نە کێشەوەمان لەگەر
سەدرەکان هەیە وەکو سەدرەکان پرسیان بە ئێوە کرد کە لە پەرلەمان کشانەوە والله خۆتان دەزانن بەڕێز موختەدا سەدر وەختی قراریدا قرار دەدا نەگەڕاوەتەوە بۆ هاوپەیمانەتێکە قرار دەدا خۆی قراریدا لە پەرلەمان سەحب ببنەوە کە لە پەرلەمانیش سەحب بنەوە یەکسەر دەستیان بە خۆپیشاندان کرد و دەرگای پەرلەمانیان گرتیە تا ئێستاش خۆپیشاندان هەیە ئێوە وەکو پارتی بۆ نەکشانەوە لە پەرلەمان هێشتان زووە بۆ ئێمە و قرارە بدەین بکشێنەوە یان نەکشێنەوە زارێ چاوەڕوان دەکەین بزانین ئەوان دەگەنە چه حەلێک چونکە کشانەوەش لە پەرلەمان بۆ بکشێنەوە ئێستا ئێمە جارێ نازانین ئاسوویەکە چۆن دەبین ئایا کشانەوەمان باشە یان نەکشانەوەمان باشە جارێ چاوەڕوان دەکەن بزانین چۆن دەبیوە ئەو ڕاشی بیر لە بایکۆتی دانیشتەکانی پەرلەمانە کاتەوە یان بیر لەوە کاتەوە بەشدار بێت بۆ پێکێنانی حکوومەت زانی پارتی ناستە ناو کێشەی وان بەڵام پارتی حیسابی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان دەکە ئەگەر بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان ڕەچاو بکەن و ئەگەر دەستور جێبەجێ بکرێ ئێمە کێشەمان لەسەر چه هەیە لەسەر دووسێشت مشکلەمان کێشەش لە ناو خۆشیە لەسەر پرسی سەرۆک کۆمارە کێشە هەیە هەتا ئێستا کێشەی سەرۆک کۆمار حەل نەبووە بەڵام دەکرێت حەل بکرێت کێشەی سەرۆک کۆمار جاچە ئیتیفاق بکەین ئێمە لەگەر یەکێتی بە کاندیدەک بچینە هەڵبژاردنەکە یانیش بە جودا بچین ئەوە یەکلا دەبتەوە لە پەرلەمان بەڵام ناوماری شیعە تا ئێستا خۆیان ڕێک نەکەوتونە تا بتوانن حکومەت تەشکیل بکەن بۆ ئێمە نەمانویستێ پەلە بکەین ئێوە ناتانەوێت بڵێن کێشەکە ئێمەین بەڵکو لایەنەکانی شیعان بەڕێ کێشەکە ئێمە نین ئێمە پێشتریش لەگەر بەغدا دووسێ داواکاریمان هەبوو یەک دەستور جێبەجێ بکرێ و تەوافق و تەوازن و شەراکەت بەنسبەت ئێمە گرنگە چونکە لەسا ئەساسە ئێمە ڕێککەتینە لەگەڵیان ئەگەر ئەو شتانە بکرێ ئەوانە کێشەی منە کێشەی ما ئەوە نیە بچینە نێو مشکلی نێو ماڵی شیعی ئەمڕۆ هادی عامری هات لەگەڵ سەرۆک بارزانی و سەرۆکی حکوومەت کۆبوونەوەی ئەنجام داوە هیچ زانیاریتان دەستکەوتووە هیچ گەرانتیەکی بێوە داوە هیچ بەڵێنێکی بە پارتی داوە بەجددی بە دوای ئەوەی کە هادی عامری هاتێ و لەگە جەنابی سەرۆک دانیشتیە من جەنابی سەرۆکم نەدیتێ تا بزانم چیان باس کردێ بەڵام بەیانی کۆبنەوەمان هەیە کۆبنەوەی مەکتەبی سیاسیمان هەیە بە تەکید لەوێ باز دەکرێ و تحلیلی ئەو بابەتە دەکرێت بزانین سەرۆک بارزانی سەرۆکاتی کۆبنەوەکە کاتی مەکتەبی سیاسی بەڵێ خۆی سەرۆکاتی کاتە سبەی باسەکەن هەڵوێستی پارتی سبەی ڕوونە بێتەوە چیەکەن و بەنیازی چی سبەی باز دەکەین بزانین ئەو هاتیە چ داوای لە سەرۆک کردیە داوای ئەو چییە و ئەو کاتی گفتوگۆ لەسەر داواکاریەکەی ئەو دەکەین لەوێ بڕیار دەدەین بزانین چی بکەین کەواتە بەرچاوڕوونیتان نییە تا ئێستا بەرچاوڕوونیمان نییە بەڕاستی تا ئێستا بزانین چی بکەین لە سەرپرسی کۆمار تا ئێستا نەپڕژاونەتە سەرپرسی کۆمار پرسی کۆماریش لە گەریەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە گفتوگۆنیان ئەوەتان جێشتوە تا لایەنە شیعەکان لە نێو خۆیان خوێنێک لای دەکەنەوە گفتوگۆمان کردی بەڵام تا ئێستا نەگەیشتینە ئیتیفاق لە گەریەکێتی لەسەر پرسی سەرۆک کۆمار بەڵام ئەگەر ئەوان ئیتیفاقیان کرد و پەرلەمان دانیشت ئەو بابەتی سەرۆک کۆماریش حەل دەبێ زۆر باش سپاس بۆ بەڕێز کاکەمین نەجاران دای مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان کە لەگەڵمان بوو زۆر سپاس بەخێر بێیت